قۆناغی دووەمی پرۆسەی سەرژمێریکردنی هاوڵاتیان بەرەو کۆتایی دەڕوات. ئاماری سۆران دەڵێت کاری تیمەکانمان پێشوادەی یاسایی خۆی کۆتایی دێت و هیچ هاوڵاتیەک نامێنێ سەرژمێر نەکرێ. هاوڵاتیانیش هاوکاری باشی تیمەکانمان بوونە و توانراوە بە ئاسانی پرۆسەکە بەڕێوە بچێت. الحەمدولillah ئەوە لە پرۆسەی سەرژمێری لە قۆناغی تۆماری خێزان بەرەو کۆتایی دەڕۆین. ئێستا تقریبا سەرەوەی سەدا 90 تۆمار کراوە. ئەوەی مابەش لە ماوەی ئەو چەند کاتژمێرەی ماوەتەوە دەبچین کە سعات 12 شەو سیستەمەکەدا دەخرێت استماری خێزان تەواو کۆتایی پێدەتێن لەو مەرحەلەیە. قۆناغی داهاتوو ئەوەی هەیە هەتا ئێستا سبەینە خۆڵێکی تر دەکرێتەوە بۆ بژمێرەکان ئەگە سبەیش نەکرێت دووس بێ لەوانە بە تاکید بکرێتن بۆ ماوەی 5 تا 7 ڕۆژ بەردەوام دوای جەماعەت دێنە و مەیدان بۆ ماوەی 20 ڕۆژ لەسەر ئاستی تاک پرسیار دەکرێت. لە هەر کەسێک لە ئاستی تاک و خێزان تقریبان تا 7 پرسیار ئاراستەی دەکرێتن لە خوێندنە تەندروستیە خزمەتگوزاریە هەموو پرسیارەکەم. لە کاتی سەردانیکردنی تیمەکانی سەرژمێریدا هاوڵاتیان هاوکاری باشی تیمەکان بوونە لە پێدانی زانیاریەکان و پێشوازی گەرمیان لێکردوون. دووەمە 57 ئێمە تەزیل کراینە لە پاش 57 ئەمە تەزیل نەکراینە وەکو ڕسمیات. ئێستا ئەوە دووەم جارە ئێمە تەزیل لەکرین. ناوی خۆمان تۆمار کردو بە خلالی یعنی مدەی کەمیش زۆر بەخێربێن ناویان تۆمار کردین ئەو پرسیارانە لە ئێمەیان کرد ئێمەش جێبەجێمان کردن. فۆرمەکانیان پڕ کردەوە پرسیاری مردن و زیاد بوون و کەم بوون و ئەوانەشیان کرد بەڕاستی بە زۆر بە جوانی ئیشەکانیان دەڕوە. لە دەستپێکی پرۆسەی سەرژمێریدا 55 بلۆک لە ئیدارەی سۆران لە ناوچە سنووریەکان کە دەکاتە 52 گوند بەهۆی نەئارامی و نەبوونی دەسەڵاتی حکوومەتی هەرێم لەو ناوچانە نەتوانرا پرۆسەی سەرژمێری تیایاندا بەڕێوە بچێت. بەڕێوەبەری ئاماری ئیدارەی سۆران بە پەیامی ڕاگەیاند توانیمان چارەسەری ئەم گرفتە بکەین، ئەویش بەهێنانی هاوڵاتیانی ئەو گوندانە بۆ ئەو ناوچانەی کە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی لێیە و سەرژمێریان بکەین. هاوڵاتیان و هاونیشتیمانیان دڵنیا دەکەینەوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هیچ خێزانێک نامێنێت تۆمار نەکرابێت. ئەمە گرفتمان لە قەزای چوومان ڕەواندز و سیداگان هەندێک گوند لە دەرەوەی سنووری هێزی ئەمنی هەرێمی کوردستانن. ئەو خەلکانەمان هەموو هینا نزیکترین شوێن لە گوندەکانیان لەوێ هەر هەمویان تۆمار کران. هەر دوێنێ قەزای چوومان تەواو بوون و ڕەواندزیش سیداکاش ئەمڕۆ بەردەوامی هەیە و ئەمڕۆ ئەوانیش هەر هەمویان تەواو دەبن. بەڵام قۆناغەکانی تریان چۆن بۆ بەڕێوە ئەچێم بۆ نمونە گەمارۆسازی چۆن ناکرێتن؟ ئەو قۆناغە هەم گەماروسازی و هەم فۆرمی خێزانیان لۆ پڕکرا لە قۆناغی داهاتوش بە هەمان شێوەی ئەم قۆناغە دەبێ ئەو خێزانانە لەو شوێنانە وجودیان هەبیت کەوا فۆرمی خێزانیان بۆ پڕکراوەتەوە لە هەمان شوێن ئەو فۆرمی ژماردنیشان لۆ پڕ دەکرێتەوە. دوا قۆناغی پرۆسەی سەرژمێری لە چەند ڕۆژی داهاتوودا دەست پێ دەکاتەوە کە 7 پرسیاری پەیوەست بە ژیانی هاوڵاتیان لەخۆ دەگرێت و ماوەی 20 ڕۆژ پرۆسەکە بەردەوام دەبێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.